لارچوێک بن سڵاوتان لەبێ من ناکامە وەرگشتەوە لەو نەریەکانتان بە یارمەتیاوکارانم پێشکەشەکەم. ئەمڕۆ کورسات 25 ساڵ لە تەمەنی خۆی بەڕێکات. ئەو کەناڵی کە بینەری کورد بە شایستەیەوەی زانیوە وەک کەناڵێکی پابند بە کللتوری ئەم نەتەوەیە مامەڵی لەگەڵدا بکات. لەو سۆنگەیەوە کە هەمیشە میوانێکی ڕۆحسوچی خێزانەکان بووە. لەم یادەدا با باشمانزانی میوانداری هونەرمەندێ بکەین بۆ ئەوەی قسە لەسەر ساڵیادی کورسات بکەین. بۆ قسەکردن لە سەر ڕۆڵی کورسات لە هاوکاریکردنی هونەر و هونەرمەدان بە گشتی میوانداری بەڕێز محەممەد فەتەحمان کردووە لەو بارەوە قسەی لەگەڵاکەین. کاک محەممەد بەخێبێت. زۆر سپاس. زۆر سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاس بۆ ئێوەش. کاک محەممەد ئەمێ باری سەنەجی بینەری کورد بە شێوەیەکی گشتی لە ماوەی 25 ساڵی کارکردنی کورسات چۆن هەڵەسەنجێنیت؟ پێشەکی پیرۆزبایی 25 ساڵی کورساتەکەم. هەڵبەت کورسات ماڵی هەمووانە بەوە ئێمە کۆتایی بە خۆشەویستیمانە هێنین کە خۆشەویستی کورسات لە هەموو ماڵێکە و لە هەموو جێگەیەکدایە. کورسات هەرگیز کەم تەرخەم نەبووە لە بواری ڕووماڵکردنی هونەر و هونەرمەندان و کللتور بەڕاستی. بۆیە ئێمە کە خۆمان دەبینینەوە یا هەواڵە هونەریەکان دەبینین لە شاشە جوانەکەی کورسات هەست بە ئاسوودەییەکەین چونکە توانیوێتی حەق بابە و هەواڵە هونەریانە حەق بابە و فستیڤاڵ و میهرەجانانەی کە ئەکرێت لە هەر شوێنێکا بێت نەک لە سلێمانی بگرە لە هەر چوار پارچەی کوردستان لە دەرەوەی کوردستان خەڵکی هەبووە پەیامنێری هەبووە کاری خۆی کردووە. بەڵێ کاک محەممەد هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و سلێمانی بە دیاریکراوی پێگەیەکی کللتوری و ئەدەبی و هونەری هەیە. کورسات تا چەند کاریگەری هەبووە لەو بارەیە؟ زۆر کاریگەر هەڕی بووە لەبەر ئەوەی کورسات هەمیشە لە بۆنە جدیەکاندا ئێمە تەرکیز دەکەین ئەڵین بۆنە جدیەکان وجودی هەبووە. پاڵپشتی هونەرمەندان بووە، سپۆنسەری زۆر لە کاری هونەری بووە بە شێوەیەکی گشتی لە سینەما، لە شانۆ، لە میوزیک ئەمجا لە شێوەکاری. بۆیە مایشی کورسات و کامێرەی کورسات کە کاتێک ئەبینرێت لە هۆڵەکان لە شوێنەکە مرتاح ئەبین بەوەی کە ئەزانین پەخشەکە و ڕیکۆردکردنی ئەو چالاکیە بە شێوازێکی ئەکادیمی و جوان و پرانسیبەکانی میدیایی تیا ئەپارێزرێ. بۆیە توانیوێتی زۆر ڕاشکاوانە ئەو پەیامە بگەێنێت. بەڵێ کاک محەممەد ساڵی 2024 دەستگای میدیای کورسات خەڵاتێکی وەرگرت لەلایەن دا گلۆبال ئیکۆنۆمیکس ئەوەردس. ئەم خەڵاتە بەڕای تۆ چ پەیامێکە گەێنێت؟ چ پەیامێکی پشتەوە؟ هەموو خەڵاتێک کە ئەدرێ بە شوێنە یا بە کەسایەت خەڵاتێکی نێودەوڵەتیە. بەڵێ ئەوە هەڵبەتە ئەرکی سەرشانت قورس دەکات. کورسات بۆچی خەڵات ئەهێنێ لەبەر ئەوەی توانیوێتی پەیامەکەی خۆی بگەیەنێ لەبەرەوەی ڕۆژانە ئەبدەیتی خۆیە کاتەوە بۆ ئەوەی باشترین پێشکەشکات کە خەڵاتێکی لەو شێوەی وەرئەگرێت
خڵاتێکی نێودەوڵەتیە هەڵبەتە دیارە لە شامبەشانی ئەو کۆمەڵێک کەناڵی کە هەبووە کە لە پێشبرگێ و لە شۆلی سابوون بەڵام کورساتێتە پێشەوە ئەمیش بەرهەمی شەونخۆنی کادرەکانە بەرهەمی شەونخۆنی بەڕێوبەری گشتی ئەو کەناڵەیە کە توانیوانە سیاسەتێکی و استراتیجێکی جوان بۆ ئەو کەناڵە دابین بکەن. بەڵێ کاک محەممەد ساڵانێکی زۆرە تۆ پەیوەندی و هەماهەنگی لەگەڵ دەستگای میدیای کورساتەیە بە تایبەت لە کاتی کردنەوەی پێشانگاکانتدا ئەگەر شتێکە بێ بۆمان باسکەیت لەو بارەوە. من زۆر خۆشحاڵە بم چوومەتە هەست شوێنێک کەناڵی کورسات پەیوەندی پێوە کردوم پێشتر و دواتریش شتەکان چۆن ئەکرێت کەیە مەسەلەن نیە لەگەڵ حەدەسەکانە سانیە بە سانیە ئەڕوات ئەمە خەمخۆری کەناڵی کورساتە بۆ ئەوەی کە هونەرمەند بە شێوە جوانەکەی پیشان بە کارە هونەریەکان بە شێوە جوانەکەی پیشان بە بۆیە بەڕاستی من خۆم ئەوەندەی کە لەگەڵ لەناو کەناڵی کورساتە خۆمە بینمەوە ئەو کەناڵی کە احتیمامیەوە بە کللتور بە مێژوو بە فەرهەنگ بەڕاستی مرتاح ئەبم یعنی کاتێکە بینم نییە وێنەی خۆم لە ناو شاشەی کورساتە بینم. بەڵێ کاک محەممەد ئەوەندەی ئێمە بزانین ساڵی 2024 بۆ تۆ ساڵێکی پڕ چالاکی و وزە بوو ئەپرسم هونەرمەند محەممەد فەتاح پلانی بۆم ساڵ چییە؟ پێشانگای تایبەت یاخود هەر چالاکێکی تر بێ یان هێشتا زۆر باسیکەین؟ طبعا خۆشبەختانە دوو بەیانی لە عەمان پایتەختی ئوردن بەشدارم لە فستیڤاڵێکی گەورە کە 72 هونەرمەند لە جیهانی عەرەبی بەشدارن بۆ کاری شێوەکاری سیمپۆزیۆمێکە ئەمە ئەم نزیکترین کارمە جگەل لەوەی کە خۆم ئامادە ئەەکەم بۆ پێشبینیم کرد بوو کاک محەممەد بەڵێ بەسپاسەوە و دڵنیام کورسات مایک و کامیران لەو شوێنەدا ئەبێت بۆ ئەوەی تەختەی چالاکیەکانمان بکات. بە دڵنیایی ئەگەر ئێمە سەفەریش بکەیت ئێمە ڕاستەخۆ لێەوە وەردەگرین. کاتە باسی ئەو پێشانگایە چەند ڕۆژە خانەکە محەممەد؟ سیمپۆزیۆمە هەفتەیەک دەخایەنێت کاری تێدا دەکرێت کاری پراکتیک جگەل لەوەی کە منهەجێکیان داناوە بۆ سەردانی گەلەریەکان و شوێنە شارستانیەکانی ئوردن ئەمە لەو ماوەیەدا چەندین کەسایەتی هونەرمەندی گەورەی عەرەب و وڵاتی ئوردن ئەبینین و قسەیان لەگەڵاکەین و احتیمال لە بۆ داهاتوو پرۆژەی نوێمان هەبێت لەو بوارەدا. بەڵێ کاک محەممەد حەزەکەم بزانم چ پێشنیارێک تێ بۆ دەوڵەمەندکردنی کەناڵی کورسات بە تایبەت لە بواری کللتور و ڕۆشنبیری هونەری هیچ پێشنیازێک تێ بۆ زیاتر دەوڵەمەندکردنی؟ من حەزەکەم یەکشت باس بکەم کاتی خۆی کە بیر لەوە کرایەوە کە ئەم کەناڵە جوان دابنرێت یعنی ئافرم لەو کەسەی کە بیری کردەوە بۆ کامێرە هونەرمەندی شێوەکار بێنێت ئەیوت هونەرمەندی شێوەکار هەست بە ڕەنگەکە هەست بە زاویەکە یعنی ئەمە بیدایەتێکی با بڵێن نییە تەندروستە بۆ ئەوەی کەناڵێکی جوان دابنین بۆ داهاتوو ئێمە داواکارین بەڕاستی زیاتر کە زۆریشی کردووە لە بواری هونەر و ڕۆشنبیریدا و بواری کەلتوردا بەڵام ئەگەر بکرێت پەیامی ئێمە بە زمانی ئینگلیزی و عەرەبی بۆ داهاتوو هەبێت بۆ ئەوەی بینەری بیانی بزانێ استراتیجی هونەر و کارکردنی هونەر و کللتور لە ناو کورد و بە تایبەت لەم ناوچەیەدا چۆنە. بەڵێ کاک محەممەد من دوا پرسیارە لێ یەکەم کورسات تا چەند ڕۆڵی بینیوە لە هاوسەنجی لە نێوان جم و جۆڵە یاخود چالاکی هونەری و کللتوریەکان لە شار و شارۆچکەکان بەبێ جیاوازی تا چەند هاوسەنگ بووە؟ بەڵێ کورسات لە پەیامەکەیدا ئاشکرا کە کورسات ماڵی هەمووانە ماڵی هەموو کوردیەکە ئەوەی دەستی پێی گەشت بێ لە دهۆک بوو بێ لە هەولێر بوو بێ لە شار و شارۆچکەکان تەنانەت من هەندێک جار لادەیەکم بینیوە مەسەلەن کە چالاکی تیاکراوە کورسات لەوێ ئامادەی هەبوو کە ئەمە ئەوە گەیەنە کە کورسات مەبەستێتی لە ڕووی فەرهەنگ و کولتورەوە زیاتر خۆی بتەوکات و زیاتر جوانیەکانی ئەو شوێنە هونەری و ئەو فستیڤاڵە ئەدەبی و هونەریانە کە هەیە پیشان بدات. هونەرمەندی ئەزیز محەممەد فەتاح سپاس لەستە دوو لەگەڵمانەبووی سەرکەوتوبوونەکە هەمیشە زۆر سپاس. بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵە هونەریەکانم پێشکەشکردن ڕۆژێکی ئارام بۆ هەموو لایەک.